ئەم کاتتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر سامانی ئاوی خواردنەوە لە نێو هەرێمی کوردستان و دانانی پێوەری زیرەکی ئاو. دەمانەوێت بزانین دانانی ئەو پێوەرە چەندە خزمەت بە هاوڵاتیان دەکات، کێشە و گرفتەکانی کەمی ئاوی و زێدە سەرفکردنی ئاو لە نێو شار و باژێڕەکانی کوردستان بە چ شێوەیەکە. ئێستا بەشێکی زۆر لە هاوڵاتیان لە دواوەی من لە یەکێک لە گەڕەکە گرنگەکانی شاری هەولێر کۆبوونەتەوە. داوایان لێ کردووم کە کێشەی کەم ئاویان چارەسەر بکەم. دەمەوێت بزانم لە کەیەکەوە ئەوان کێشەی کەم ئاویان هەیە، حکوومەتیش لەو بارەیەوە چی دەڵێت؟ سڵاوتان لێبێت ماندوو نەبن. ئەگەر نزیک ببنەوە لە یەک باشە پێم بڵێن لە کەیەکەوە ئێوە ئاوتان نییە. 2010 کو هاتی مێرە ئاوی 8 ساڵ 9 ساڵ 2 ساڵ وڵا برام بڕۆ تا پیکەم لە پێش دەرکەی تانچیم لە ناودانەیە لەو گەرازانەی پشت فامیلیفانی دەکەم هێواران دەبی تانچێکی پێزبەربیلی بینەوە ئەگەر نادەبی تەلەفۆن لۆتان کەری بکەم یەک ڕۆژی ساوەڕێ بکەم هەتا دێ بە 15-20 دو تانچی ئەومان نییە برام. ئەی چۆن ئاوی دەکڕن؟ ئەرێ وڵا ئاوی دەکڕێت. بە چەند دەکڕێت؟ تانچی بە 5 جاریشەیە بە هەفتەیە. یعنی کێشەی بووە؟ ئەرێ وڵا جار هەیە تەنکەر دەبتە ئەزما هەفت بەرمیلی دەبتە 7,000 جاریشەیە دەبتە 5,000. کەوای ئێوە بە کەیفی خۆتان بەم هاوینە ناتوان خۆ؟ ناوەڵا کەس ناتوانێت خۆی بشوە بۆ هاوینەکە چی دەتوانێت؟ ناوەڵا بەبێ ئاوی چی دەتوانێت خۆی بشوە؟ بە ئەو عەدیقانە دەبینەوە بە ئاوی چرکاوی ئاوی دەدەین. باشە گوتان 8 ساڵە ئێمە بێ ئاوی لەو گەڕەکە چەند ماڵە چەند ماڵ؟ واللهی زۆرە گەڕەکە 1430 قەتعەیەوە بزانم تەقسیم دووشیکە 1400 3000 ماڵە 3000 ماڵ بێ ئاو ماڵ ئەوە 5 کابینەش دەگۆڕێ قەول دەدەن جەنابی مەعابەت گۆشتی مانجی سێ ئاوتان دەرەجەیەک دەبێ ئەو مانجی شەشە. بەس چ معنای هەیە ها ئەو محلێ هەر هەموو بە چرکاوێتە مشا وەڵڵی هەمووی بە چرکاوی ئاوەدەن هەموو مندارمان باخسەشتان دروست کردووە بە کردووە وەڵڵا بە چرکاوی. باشە منداڵەکانتان لە شوشتن بێبەش نەبوونە؟ هەمووی لە شوشتن هەمووی لە مارمان وەڵڵا جێژ ینی ڕۆژێ جارێک دەتوان خۆیان جێژنە یعنی جێژنە ئەمە مارمان خاوێن نەکرایتەوە. ئەوتان نەبووە بەخوای کومباری دەبینە ماران دەشوێن دەبینە هەولێرێک زەحمەتێکی زۆر زۆر دەبینین بەس کە خانی کەشمان پارەی ناکە کە بفرۆشین کێشەی گەورە ئەرێ وەڵڵاهی کەوتنێ کێشەی گەورە با کاک نەوزاد بەخۆی بێتن تەمشایەکە ئەو مارانە کا بابێتن ئەدی پارێزگارۆچیە پەیامتان چییە؟ کامران زەحمە نەبی سێ خاڵەیە باسی سێ خاڵەکە باسکە یەکەم باسی پێوەری ئاوت کرد ئەو پێوەری هەر یەک لەوانە گەرخانی بفرۆشن مزبەقەن دەچی پارەی پێوەری ئاوی لێ وەردەگریتەوە مزبەقەن کە دەچی تاپۆ دەکەی پارەی پێوەری ئاو لێ وەردەگریت پێوەەر نە قەرزەکە یەکەم جار کە دەچی تاپۆ دەکەنەوە پارەتان داوە پارەتان داوە ئەوتان نییە حکومت دەداتەوە دەرێ ئەو پێوەرەکە ئیشم بە پێوەرەکەی نییە کە دەچی خانی تاپۆ دەکەی یەکەم جار پارەی پێوەرەکەت داتەوە ئەو دەرێ وەرە چەند قەرداری بەردەکەم بدەوە ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەگەر گەندەڵی نەبی ئەو بۆ ڕێکەڕاکێشرا لۆ درایە مازدیلاند لەگەر باخچەی ئێوەیان بردووە حداوە دەرم خاڵی سێم چێ؟ خاڵی سێم ئەگەر لێرە ئەو هەندێک بەشێک ئەوانەی کە تانکەری ئاویان هەیە لەگەر ئەوانەی ئاوی بەردەدەنەوە ئەگەر شەریک نەبن ئەومان باش دەبی باش شەریکن لەگەر یەکتری تانکەرەکان شەریک باش ئێوە چاوەڕێ دەکەن بەو زوانە کێشەکەتان چارەسەر بێ چاوە سەر باشە کاکە ئێمە لە خەمی ئێوەی هاتوین ئێوە پەیوەندیتان بە ئێمە کردووە ئێمەش ئەو بانگەواز بە دوای بانگەوازی ئێوە هاتوین ئەگەر کێشەکەتان چارەسەر نەبوو جارێکی دیکەش ئێمە دەینەوە خزمەتتان و بەرپرسانی حکومەت ڕووبەرەی پرسیار دەکەن. پێوەری زیرەک کە وەزارەتی شارەوانی دەستی بە هەڵمەتێک کردووە بۆ ئیتر لەمە دووە سامانی ئاو بە فیڕۆ نەچێت لەم کۆڵانەدا پەیڕەو کراوە یەکێک لە گەڕەکەکانی شاری هەولێرە دواتر پاژەوەی پێوەرەکە لە ماڵەکان دانراوە ئێستا پارەی ئاوەکە بۆ هاوڵاتیانی ئەم کۆڵانە هاتۆتەوە ئەم گەڕەکە دیارە بەشێکیان هەر یەکە و وەصلێکیان لە بەردەستە ناڕازین دەڵێن پارەیەکی زۆرمان بۆ هاتۆتەوە بابزانین
پارەکە چەندە سڵاوتان لێ بێماندوو نەبن ئەمە چەند وەسڵ لێ دەستی ئێستا وەسلی دوومانجیا 236,000 236,000 دوومانجی على اساس یعنی هەر مانگەک زیاتر لە 120,000 چەند مەترە خانووە 100 متر و یەکتان شمێ کوا خانووە ئەو خانووەکەم ئەلێرەیە ناتەواوترە لەبەرەوە چیت سەرف کردووە وڵە یەکتان چی ئەوم سەرف کردم خۆگە مەزرعی شمە بێ هەندەم نوداتەوە یعنی بای ئەوەندە ئاو لە سەر سیارە شوشتنمان هەیە نەکۆمبار شوشتنمان هەیە حەدیقەشت نییە حەدیقەشم نییە هیچت نییە هیچم نیە باش ئەی چۆن خەڵکەشکەش 30 زایلۆ 20 زایلواتیە باشە چۆن ئەوەندە پارەت بۆ هاتووە زەمان بەسمان جیاوازیەکەیە یعنی هەڵا هەیە لە پێوەرەکە لە ساعتەکە لەوانە احتیمالە زیاد بخینتەوە زیاد بخین زیاد بخینتەوە بۆ نەچی مراجعات چون مراجعان بەس ئاماژە بە ناوەکەت دەکەن دوای پارەکە لەسەر هەر دەبێت لەسەرمارە دەرێت دوامە دەدەنە شەریکەش چێ نازانم باشە تۆ لە ناو تانکیەکەت تەوافەت داناوە ئەوگەرە لە تەوافەکە باشترە بابێت کامیرەکەشتان تەسوول کات تۆ لەگەر ئەو پێوەرەی نا لەگەڵ پێوەرە نیوە دایە تۆ چی دەڵێیت ئی تۆ چی کێشە 300,000 هاتیە 300,000 ئەرێوەڵە بۆ دوو مانگ دوو مانگ بۆ خۆت چکارەی وڵە هیچ ئیشم نییە هەموو کۆڵان دەزان بێوەژنشم معاشم نییە و تەقاعدشم نییە ئێ بەس تۆ جادە نەشوشتووە ئەو سرف نەکردووە بازادەش بشوی ئەوەندە ناڕوە حەنەفیەکە هەیە بەلوعەکە لەسەرێتێ هەموو هەیە ئاوت ناڕوە زیاد ئەوەندە ئاوە سرف کردووە نەخێر بەس ئەوە لەو خوان بەکەی خوان نووسی ئەم نووس چوومە پێم گۆتمەکە بە تەنکەری بم کڕی با ئەو دوو مانگە هەر ئەوەندە بوو بە تەنکەری ئاوت بکڕی هەر باوە ئەوەندە بوو ئەمە لە چێ بینم گوتم ئەمن کێشەکە چێ لە پێوەرەکەی یان چی هەڵەکە ئەمجە نازان پێوەرەکەی غەڵات تا نازانم پارەشت نییە بدەیت هیچ پارەم نییە گوتم تەقاعدەکەم ئەی چ دەکەیت؟ بڕەوە ئەم 300 دەدەمێت 200 شلو منداڵم سرف دەکەم ئەو هاشم پێ ینی داهاتیشت نییە و پارە نەخێر چ دەڵێیت تۆ چ دەڵێیت وەڵاهی ئەمن نیتم بدەمە جوانش کەوایە کێشەیە تۆ دەڵێ چی دایە والله ساقي من 6,000 هاتیە 6,000 سیارەم نییە مریشکم نییە قازم نییە هیچ شتێکمان نییە بەقانە عوشە 600 متری دەبیت چ بیتە ئی توش 100 مترە آره. ئی تۆش 100 مترە هەمووی ئەوە خانوەکەی تۆە ئەوەیە ئەو زەردە ئەو خانوە زەردە 100 مترە بەس پارەی تۆ زۆر هاتووە ئی تو 6,000 من 6 چەند کەسن لە ماڵەوە 5 نەفر پێنج ئەتو چەند نەفەری وڵە مەشەر پێنجی ئی تو پێنج نەفەرن 300 هاتووە ئی تو پێنج شێستیش ڕازینی ناوەڵە ڕازە نیم زۆرە ئەرێ وڵە زۆرە یعنی ئەوەندە ئەگەر ئاوا نەبی سەر زۆرە عدد ئەفرادیان نەکردیەوە ئێوە یان نە چم هەیە من زۆرە ئەی تو دایە حاجی دا عزیوا دا دەمبینی ئەم شەرەوە چلو قسوور هاتیە و چلو یەک هەزار تۆ شانست باشە پارەت کەمتر بووە ئیملا چاوان داکەم بەرێ بەس رازی نی بە چلو یەک هەزار نا ئەخر قەردار نەبووی معنی هاوتی هاتیە 10,000 دایتی گوتی ئەوە پارەکە تێ زۆرە ئەرێ وڵە زۆرە لۆ 100 مەترەمش حازی ژیان ئی تۆ چەند نادۆتەوە ئەوەتە هەر یەکن تو بۆ خۆت چکارێ ئەمن والله دانوسیمە پارەت پێ نادرێت ناوەڵاکە عالم خێرم پێ بکە عارەت پێ نادرێت ناوەڵە پارە لە چێ بینیم باشە چ دەڵێتە وەزارەتی شارەوانی حکوومەت ئەم شکایەت بکە هەر دەرست دەکەن ینی تۆ داوا دەکەی پارەکە کەم بکرێت وەکو خۆی ئەرێ وەڵە مانجێ چەند باشە بۆ ئێوە هەزارەکەی دێن بەستە 10,000 بەڵام زۆر پێشتری مانجی 5,000 بوو 200 متری 10,000 بوو باشە بەڵام زۆر جار گلەی لە ئێوە دەکرێت دەڵێن لە تەنچەکانیان تەوافە دانانێن ئاوگرەوە جادەی دەشۆ شارەوانی ئیشی چێ باوەسی داتی غەرامەی بکە غەرامەی با شارەوانی بێ غەرامیان بکە ئەوەی ئای بفرۆن دە خۆ شارەوانی ناگرە ڕۆژانە بابێ ئەو بڕاتن لە تەنچی بەڵام خۆتان نەتان بینیوە بەرێوە بەغەزە سەر دەکرێت باش ناوەڵ من دەتوانم تانکێکی با فەرمی با فەرمی بەڕواز ئەوەم دانایە هەر ئەو ئاوەکە زیادی کرد باشەر لە خوارێ لە ناو مەقسەلەکە شڕی باشە بەڵام مەدیەوە ئەوە ناڕواگەوە دەیگرتەوە یان نایگرتەوە ئێستا ئەوە جێک جامی ڕووکە کە گەیشتە خوارێت دەنگ نایە ئیسە بکوژێنەوە دەیکوژێن باش لە تەوافەکەی باشترە چۆ تەوافە جاری وا گیر دەبێت ئێستا لە سەربانی یەکێک لەو ماڵانەی کە گلەی لەوە دەکات پارەی مانگانە کە زۆری بۆ هاتۆتەوە گوایە پارەیەکی زۆری ئاوێکی زۆریان سرف کردەوە پارەیەک ئەوان وا دەڵێن 260,000 بەڵام تۆ ببینە ینی سیرکە هەندێک لە تەنکیەکان تەوافەیان دانەناوە ئەوە ئێستاوە ئاوی لێ دەڕوە کەوایە ئەگەر ئەوە پارەی زیاد بێت و حکومەت ئێستا کە بە حکومی ماردەبی
لە چنگ مارە تەنها مارێکمان دی یەک ماڵمان بینی کە ئاوی لێ دەڕوە ئەو ماڵی جیرانیشت ئەوەی جیرانیشت ئەوە بە هەمان شێوەوە دووەمە ئەوەی تەنیشتشت ئەوە سێ کەوایەت پێ دوای پێوەرەکە هەڵی تێدا تۆ بۆ خۆت چەندی سرف دەکەیت حوشە دەشۆی بە ئەو بە قورعان حوشەیەگە توان بریم هەفتەی جارێک دەشۆن ئەویت کە هەمووی بە پەڕۆژ دەستڕنەوە کاشەکەی بە پەڕۆژ دەستڕنەوە وەڵڵا یعنی تۆ بە پەڕۆژی کاشەکە وەڵڵا نابێرشێنن کاشێک ئەخە لەبەرەوەی ئەتو منداری ساوەتە بخۆ ناکرێت یعنی حوشەش ناشۆی بە ئەو جە تەنها حوشەکە نەبی هەفتەی جارێک گەر خاوێنی کەنەوە ژوورەوە ناشۆ ژوورە هەمووی بە پەڕۆژی کابراایکی کاسبی لێرە بەڵێ. وایە ینی ئەو شوێنەی بازرگانی بیتن پارەی زیاتر بۆ دێت پارەی گەرەک زیاتر دێت ئێستا میسان لە کارەبای بەلای کمی 120,000 مانگانە دێت بەلەدیە 25,000 ئەی ئاوەکە پارەی ئاوەکە ناتێز نازانم مەسلەکەی کە ئاوەکە زیاد چەندە مەوزوع نای ترس لەوەیە زیاتر زیاتر لەوانەیە دوکانەکان هەموو داخم بخۆم بێزار بمە لە دوکان ئێستا دێ ماز دەیشەکەی بێنە یعنی ئەگەر ئێستا ینی پارەکەی ئاوێ زیاتر بێتەوە تاسیری لە کەساب تازی کەسابەت دەکە ئەو چی گۆشتمان دەفرۆش بە 10,000 دیناری ئێستا بە 11,000 دەفرۆشین لەمە دەرناچی دەبێت بە مەسروفی لەو قەسابخانە 30,000 دێوەری کەوای تۆ لەگەڵ ئەوەی نرخی ئاو زیاد نەکرێت ناکرێ ئەو حەق وەرگێ حەقی بەڵایە بەس نزبەی دیار کرێ دیار بکرێ ئەن نزبەی ئەوگە پێشتر 5,000 داهات 10,000 داهات بابتە 15 بابتە لەگەری ئەوی دانیە بە سیستەمەکەی خۆشە بەس نەک پێوەرێک زیاد بێ بەڵام ئێوە زۆر سرف دەکەن زۆرەکەی چەندە دەڵێن ئاوێکی یەکجار سرف دەکەن قەزی ئاوەکەی کەزە دوکانە پیسی دەڕوە ناڕۆ دەڕوات دوکانی قەسابی پێویستی بە ئاوە بەس ناکات تو ئاوما زیاد سەرکە زیاد مەنەسە زیاد مەسوکێ پاکخانەکە منە چەندە ئێستا پارەی ئاو چۆن دێتەوە ولا بعامیان بەس معلەی ئەتو ئێستا ئەوە ئاوە دەڕوە وانە بەرێ ئاوەکە دەڕوە باشە ئەو مانگەی چەند بووە تۆتەوە ولا هێشتا ئێرە نهاتەوە بەس ئی معلەست لای ئێرە خۆمان چەند نادێتەوە ئێرە 56 ئەو دەوران دێتەوە ئەی محەلەکان چی معلەکان ئێستا زیرانی خۆمە 320 زاریدایە چەند مەترەخان 100 مترە هەموو 100 متر پشتەواری معلەی 50 هەفتی پێ دەرێن 310 هاتەوە 350 هاتەوە 400 هاتەوە 800 هاتەوە ئێستا ئەو ئاوە بەو شێوەیە دەڕوا ئەوە تازە پێناکرد ئێرە پێدەشون ئێرە پێدەشون یعنی ئێوە ڕەسیفەکەی پێدەشون بەردەوە چۆن کامزان چۆن دەیشی ڕۆژانە ڕۆژانە ئەوە دەشوورێ ماسعی لەگەل لێ دەدرێ کامل لەبیخانی کە لەبەر دوکانی قەساویە کە پیسبی مشتری ناچاری تۆ ئیش بە ئاو بکە ئەگەر نەشی مشتری نایە پیسە باش چاوەڕێی دەکەی سەریمان چەند بۆ بێتەوە ئەگەر 100 متر قانونی 10,000 10,000 100 متر 10,000 200 متر 20,000 لە قەدیمەوە شتە هەبووە ڕێزدایە باشێ ئەحواڵ باشە زەحمەت نەبێ سەعاتی ئاوتان نوێ بوویتەوە دەتوانین تەمەشا بکەین ئەوە سەعاتی پێوەری تازەیە بە بەراورد لەگەڵ ڕابردوو ئێستا بەڕێوەبەرەتی ئاوڕۆی هەرێمی کوردستان وەزارەتی شارەوانی پێوەرێکی تازەی زیرەکی ئاوی داناوە کە ئەمە پێوەرەکەیە وەک دەبینن بە بەراورد لەگەڵ پێوەری تازە هەر کەسێک کە ینی ئاو بەکاربیێنی شارەزایی لەسەر پێوەرەکان هەبی دەزانێت کە ئەمە پێوەری تازەی ئاوە کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان دەستی بەوە کردووە کە ئیتر بۆ لەمەودووە بۆ ئەوی دەست بگیرێت بە ئاو وەکو دەیبینن زۆر جاران حکوومەت گلەی لەوە دەکە کە ئاو زۆر جار بە فیڕۆ دەچێت ینی هەندێک جار ئاو ینی تەوافەکان ئاوگرەوە لە موبەردە لە تەنچەکان داناندرێت دەڵێن کومباری پێ دەشورێ و سیارەی پێ دەشورێ و شەقامی پێ دەشورێ ئەمانە هەموو هۆکارێکن حکوومەت وای کردووە بۆ لە مەودووە ئەم پیوەرە زیرەکەی کە ئێستا دانراوە وا بکات ئیتر هاوڵاتیان بۆ لە مەودووە زێدەتر ئاو سرف نەکەن و یەک مکعب لە ئاویش نرخەکەی زیاد کردووە پارەتان بۆ هاتۆتەوە خاتون هێشتا حیساب 30,000 دینارە هەر مانگێک 30,000 تام
زۆریان کەمە پارەکەی زۆرە بەڵام ئەم بۆ ئەو دەست بە ئەو دەگرن دەبینم هەموو شتێک بە ئەوکە دەش هەموو ئیش باوە هاوین پێویستی باوە زیاتر سرف دەبێت بەڵام لە تانکیەکانی خۆتان ئاگاتان لێ ئەو سرف نابێ بە بەلاش بڕوە دەڵێن کابانەکان ئەو زیاتر لە خۆیان سرف دەکەن ئەو احتیاجی قاپشتنە و جرشتنە ئەو تشتانەیە ناوەڵە پێش خابی دەشوێن حوشە دەشەوە دێ بەڵام هەندێک جار بە سۆندەی جادە دەشورێ و هەندێک جار ئێوە سامانی گشتن قەینا نابی خاوێن بی بەش لە دوو خاوێنی نەڕۆی ئا بۆ چییە؟ باش ئەنگۆ لەگەڵ ئەوەن کە نرخی ئاو زیاد ببی نرخی ئاوزی بەرەو زیاد بوون ئەنگۆ لەگەڵ ئەوەن زیاد بیان هەروەکو خۆی بی ناوەڵ هەروەکو خۆی بیانی چی سەرفەکەیت باشە بەس توخوا بەڕاستی وەڵامم بدەنەوە لە ناو تەنچەکانی سەرەوەتان تەوافە ئەو گرەوەتان داناوە یانی لەسەری ناڕوە ناڕوە هەیەتی هەیە نیتی بۆ پارە هاتەوە زۆریان کەم پارەکەم هاتوو بەسە ئەوکان غەرەتن کاکە چی غەڵەت ساعتەکان غەرەتن هەموو هەروەش یەکتری نەهاتیتەوە خۆ وەکو یەک ناتەوە یەخەر وەکو یەک هەر کەسە بە شێوێک ئاو سرف دەکات وڵی ئێستا مەخانی 150 مەترێ 21,000 دینار هاتەوە باش نییە زۆر باشە با پێشتێکە ما چەند دەدا هەر 7,500 دینارمان دەدا ینی زیادیان کردیە نەک زیاد بەجێرەی سەعاتە ئەوە کەوا تۆ لەگەر بڕیاری حکوومەتی حەز دەکەی پارەی ئاوەکە بڕێک زیادی بۆ ئەوی خەڵک زۆر سرف نەکات سرف نەکاکە خەرکار هەر دەست بە ئاو وەناگری دەست بە ئاو وەناگری ئەدێ و ئەتا ئاو نەبی نازانێت تو کە ئاوت پێ نەبی دەزانین سەکەی لە بۆ ئاوی نیە بێگوما ئەگەر بێ ئاوی بکێشە دەبێت خەماقونی هەر پیاوەک لەمە دەرکەی 2 ساریدانە بە 2 سەعات مزەخەی پێ دەکاتن ڕاستە بێگومان ڕاز نییە وەنی کاکە بەڵام بۆ وایە و خەڵکە پێ دوایە مەسەلەکە چییە خەتای حکوومەتە خەڵکەوا فێر بووە کە چت بەلاش بی بەفیڕۆی دەداتن بەفیڕۆیدا خەتا لە پیاوەکانیان لە ژنەکانە ڕۆڵە زیاتر لە پیاوەکانە پیاوەکانن کەم قیناکە ئافرەت ئەو پێویستی بە ناومارە پێویستی بە قاب قاچاقە بەڵام ئەتلۆ سارە دەرێ دەشوێ ویان نەها خەڵکەکانی بەڕای تۆ بۆ ئاو بۆ سیارە شوشتن و جادە شوشتن و کومبار شوشتن ئێستا کە هەر بابای ئەوەی پێشماری ساعەیە کەس لێ بەبێ عەدیقە نەبی کاکە تا بەیانێ سۆندە ناو عەدیقەیە گوناحم پێویست دەکا برێم گوناحە دەڵێن ئاوی زۆر بە فیڕۆ دەنجادەی دەشۆ ئێ باشە لۆ دەکەن لۆ ئاوی بە فیڕۆ غەدرتان پەشیمان بوویەوە ئەوە ئێستا ئەوە حکوومەت ناچارە سەعاتی تازەتان لۆ دابنێت پاش کەسکەدانی ئەدی برێ خەر نەکەی نابێ خەرز بکەن ئەتو پێت گوناح نییە ئەو خەرز بکرێ گوناحە پێوەرەی زیرەکی تازەتان داناوە بۆ ئەو بزانین ئامان چیە لە دانانی ئەو پێوەرە چەندە کێشەکانی بەردەم ئێوە چارەسەر دەکەن پیوەری خوێندنەوەی پیوەردەستمان پێکردووە لە مانجیەکڵە طبعا پیوەر شتێک نییە نامۆبیل لە هەموو دنیاە لە هەموو دنیای هەیە کە ئەوەی ئێمە نەمان بوتانی ئەمە بڕەنگە لەو زروفەی لەو منطقانە ئێمە نەمانبی ئەومان بە شێوەیەکی لەسەر ڕوبەر دابین دەکرد ئاویش کە لەسەر ڕوبەر دابین دەکەی حتمما عەدالەتیدا نەبوو ڕەنگە خانەیەکی 100 مەتری 6 نەفەری 7 نەفەری تێدا بوو خانەیەکی 300 مەتری یاخود 400 مەتریش 2 نەفەری تێدا بوو ئەو پارەی ئەو 400 مەتریە دوو کەسی تێدا دەژیە زیاتر تێدا لەوەی لە خانەیەکی 100 مەتری نەفەری زیاتر تێدا بوو کاک مەسعود ینی لە پێشوودا بە پێی ڕوبەرەکە بوو بە پێی ڕوبەر بەڵام ئێستا گۆڕاوە بە پێی پیوەرەکەیە چەند ئاو سەرف کرێ ئەوەندە زیاتر دوو نەفەری لە ماڕی ئاو کەم سەرف دەکەی کەم پارەی دێ زیاد سەرف دەکەی حتمما زیاد لەسەر دەڕ باش ئەم پێوەرە چەندە دەتوانێت کۆنتترۆلی بارودۆخەکە بکە و ڕێگە لە ینی بردننی ئەو بە شێوەی نایاسایی بگرێ ینی ئەم پێوەرە دەبێتە هۆکارێک بەهۆی ئەو زیادە ڕۆیە لان هاوڵاتیان دەکرا دەجادە ششتن و لە نەبوونی تەوافە و لە نەبوونی حەنەفی و دروستکردنی باخسەی
نایاسایی لە پێشدەگەکان بۆ هەندێک منە ڕەنگە توور و سڕق و نازم ئەو باوشتانە چاندە ئیتر وای دەکرد هەندێ ماڵ هەبوو ڕەنگە 6 بە قەدەر خۆی ئاوی سرف دەکرد ماڵێک لەگەر ماڵێکی 6 بە قەدەر سرف دەکرد وای دەکرد کۆڵانەکەیان بێ ئاوی ئەو کۆڵانە ئاوی زیاد سرف دەکرد وای دەکرد ڕەنگە گەڕەکێک بێ ئاوی ئێمە لە هاوینان زۆربەی جار تووشی ئەو کێشە دەبووینەوە ئەم پێوەرە کێشەکە چارەسەر دەکات ئێستا ئەمە بەجێری ئەو داتانی هەمانە لەگەر ساری پار بنێستە بخۆمان مقارنە بکەین هەرچەندە ئێستا پیوەرەکە هەموو خەڵکێک پێوەستی پێ نەبووە ڕەنگە هەتا ئێستا شەندەکە خەڵکە بێ بڵێ ئیتر پارەکەی نادەین یان ئیشی پێ ناکرێ بەس دەتانی بڵێن ڕەنگە 150 خەڵک پەیوەندە پێی لە تەواوی هەرێمی کوردستان هەموو شار و ئەوەی پێویستە ئەوەی دانرایە شتێکە بۆ نمونە ئێستاوی پیوەرانی کە دانرایە بینی 750 تا 800,000 چکە ئەوە ڕۆژانە ئەبدێت دەکرێتن زیاد دەبی بە زیاتر لە 750,000 پیوەردان پرۆسەکە لە تاوی هەرێمی لە تاوی هەرێمی کوردستانە باشە کاک مەسعود ئێمە لەگەڵ هاوڵاتیان گفتوگۆمان کردووە ینی لە چەنگەڕێکێکی شاری هەولێر ماڵ هەبووە لە تەنیشتەیەک بووە هەر 100 متر بووە هەبووە 320,000 بۆ هاتوۆتەوە هەبووە 40,000 بۆ هاتوۆتەوە دوو مانگە بەڵێ هاوڵاتەکە دەڵێ ینی سوێن دەخۆم کەوەندەم سرف نەکردووە بۆ حاڵەتەکانیش زۆرن ئەمە پێتان وانەیە کێشە لە پێوەرەکە هەبوو بێت ئەوزە ئێمە کە باسم کە نزیکەی 750,000 پیوەردانرایە تا سەری کوردستان احتیمالە نسبەی غەڵەت دە پیوەرەکان هەبی بۆ نمونە لە 700,000 پیوەری ئەگە بۆ نمونە 100 بی یا 100.05 دەقریبەن دەکات 4-5,000 پیوەر غەڵەتی هەبیتن ئەگەرەوەبی ئەوگەر پیوەرەکە هەر هاوڵاتیەک گلەیی هەیە یاخود وەکو بڵێن وا تەسەوڵەکانی گومانی هەیە ئەو ئاوندە ئاوی سرف نەکردیا لە هەموو کوردستان بەڕێوەبەرایەتیمان هەیە بەڕێوەبەراتی ئاوی هەولێرە دوهۆکە سلێمانیە گەرمیانە کەلارە دەتانی سەردانی بەڕێوەبەرایەتەکان بکە لیژنەی تایبەت لەو شوێنانە هەنا بۆی تەدقیق دەکەنەوە لە بە شێوەی پیوەرەکەی کە هەیەی لیژنە دەچی تەمەشا دەکاتن مقارنە دەکرێتن ئەگەر بۆیان دەرکەوت فعلا پیوەرەکە مشکلە هەیە و حتممە چارەسەر دەکرێت سەبارەت بە دیاریکردنی نرخ وا پێدەچێت نرختان گران کردەوە پێی زانیاریەکانی ئێمە هاوڵاتیان دەڵێن لە پێشودا 10,000مان دەدا ئێستا پارەکە زیاترە چی ئەو زیادکردنی نرخەکەی دیاری کردو ئەو بڕێ بەخۆی دیارکردنی نرخ ئەوەی پێشاندان دەر ئەو شتێکی نەعەدالەتی تێدا بۆچی ئاماژەمان پێکرد 10,000 دیناریش کە ئەتو تەمەشا بکەیت بۆ ماوەی مانگێک 10,000 دینار فعلا بەتەسەوری مە شتێکی کەمە یعنی مقارنەی بکەی لەگەر کارتەشی مۆبایل مقارنەی بکەی لەگەر بنزین کە ڕەنگە هاوڵاتیان هەرۆ سفەرچی لە ساری دەدە و دەڕوە ڕەنگە تەلەفۆنی دەکاتن کارتەشی بە 10,000 دەکرد و هەجوێشی نادانی بە قەدەر ئەو خەرجە نییە کە ئەوەکەی تێدا دەکەوێتە ماڵی ئەستن ئێمە ئەو بڕەپارەیە کە دەستمان دەکرد 170 کۆی مەسروفاتمانی پێ دەکردەوە 170 پارەکە ئەوەندە کەم بوو ئێستاش ئەو پارە مەبەستمان لەو دانانی ئەو نرخە کۆکردنەوەی داهات نییە ئەو بڕئاوەی کە پێویستە بە جێرەی ستاندەراتی عالەمی و 120 و 130مان یەختە سەرێ ئەگەر هاوڵاتی پابەندی ئەوەندە بی هەر تقریبان ئەو بڕەپارێک کە قەدیم دەیدا هەر ئەوەندە ڕەنگە کەمێک زیاتر و ڕەنگە کەمێتریش بی یعنی مەم داتامان لەیە بۆ نمونە خانوو هەبووە 200 متر و 10,000 دەدا ئێستا هەندێک داتامان لە هاتووە 8,000 بۆ هاتیتەوە یعنی ئاوی سرف نەکردووە بۆ قەرەبوو کە ئێستا بێ ئاون ئەو چەند کۆڵانێک کە ئێوە باستانەوە کرد چکە زۆر پەیوەندیان بە ئێمە کردووە پێتان وایە لە ماوەکی نزیک ئاویان پێدەدەن فعلا کێشەی گەورەی هەولێر قەرەبووە دوسێ شوێنیان هەبوو لە شوێنێک بیریان لێ درراوە لە شوێنێشتر هەیە پرۆژەیەکمان هەیە پرۆژەی بایوەتەرە طبعا هێرێکی ئیفرازە ئەو پرۆژە دەبات لە 15 چار تەواوی بەداخۆ کۆمپانیایکی ئینگلیزیە لە 15 چار دەبات تەواوی ئەوە یعنی غەڵەتەکە وەکو وعدەکەی کۆمپانیا نەهاتە جێگا تەسەوڕ دەکەن لەو ڕۆژانە تەواویتن گەڕەکی قەرەبوو ئەو ئاوایان بۆ چیت کێشەبی ئاوی لە گەڕەکی قەرەبوو نامی نەک گەڕێکی قەرەبوو بەڵکو ڕەنگە دەتوانن برێن لە زۆربەی ئەو منطقانی کەوت کەس نەزانیش کەس نەزان و باکوور و ڕۆژهەڵاتی هەولێر کە ئەو ئاوی لە ئیفرازی لەویان تو ڕەنگە ئەو گەڕەکانی کەوتونەتە خوار قەرەبوو ئەوانش ئاویان باشتر دەبێت. بەشێک لە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان گلەییان لە نرخی ئێستایی ئەو پێوەرە هەیە کە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزاری حکوومەتی هەرێمی کوردستان دایناوە. لە بەرامبەریشدا حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت بە ڕێوەبەراتی گشتی ئاوڕۆ دەڵێت
ئەو نرخەی کە ئێستا ئێمە دامان ناوە لە سەدا حەفدەی ئەو خەرجیەیە پێک ناهێنێ کە حکوومەت لە ئاوی سرف دەکا وا دەکات ئاو لە سەر چاوە گشتیەکانەوە بێتە نێو ماڵەکانم. زێدە سرفکردنی ئاوەکانیش وا دەکات زۆر جاران هاوڵاتیان گلەی لەوە بکەن کە پارەیەکی زۆریان بۆ هاتۆتەوە. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێت.